سێبەر و تارمایی نەوشیروان مستەفا بەسەر دەنگدان و هەڵبژاردنەکانەوە. ئەم بزوتنەوەیەکی جەماهیری زۆر فراوانە لە ناوجەرگەی خەڵکەوە هەڵقڵاوە. بیر و بۆچوون و ڕێبازی سیاسی جۆرا و جۆری تیاکۆبووتەوە. دوای 8 ساڵ لە کۆچی دوایی نەوشیروان مستەفا و بەشداری نەکردنی ئەو بزوتنەوە مەدەنی 16 ساڵ لەمە بەردای مەزراندا هەڵبژاردنەکاندا زۆرینەی لایەنەکانی بەشداری پرۆسەکە پەنایان بۆ بیر و بۆچوون و ناو ناوبانجی نەوشیروان مستەفا دەبر بۆ بانگەشەی هەڵبژاردن و بەرنامەی هەڵبژاردن و کارنامە و ڕاکێشانی دەنگدەرانیان. لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا زۆرینەی پارت و لایەنە سیاسیەکانی بەشداری پرۆسەکە لەسەر ئاستی حیزبەکان و لەسەر ئاستی کاندیدەکانیشیان پەنایان بۆ بیر و بۆچوون و فکر و پرۆژە و بەرنامەکانی نەوشیروان مستەفا دەبر بۆ بانگەشەی هەڵبژاردن و ڕاکێشانی دەنگدەری زیاتر بۆ خۆیان. ژمارێکی کەمیشیان دەیانویست بە ڕەخنەگرتن لەو بەرە ئۆپۆزیسیۆنی پێشتر سەرکردایەتی دەکرد وا لە دەنگ دەربکەن کە دەنگ بە پارتە دەسەڵاتدارەکان بدەن. ڕەوتی هەڵوێست کە سەرۆکی لیستەکانی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان پێشتر پارلەمانتاری بزوتنەوەی گۆڕان بوون، خۆیان وەک درێژە پێدەری ڕێبازەکەی نەوشیروان مستەفا دەناساند و جەختیان لەسەر بەرنامە چاکسازی و دژە گەندەڵەکانی دەکردەوە. کاک نەوشیروان هەر هێزێکی تری ئۆپۆزیسیۆن دروست ببێت پشتی گەورەی بەری کاک نەوشیروان و گۆڕانەکەوێت. ئەگەرەوان نەبوونە هێز دروستکردنی ئۆپۆزیسیۆنی و ئەو ڕێچکەشەکانە زۆر کورس. بەرەیگەل یەکێکی دیکە بوو لە لیستەکانی بەشداری هەڵبژاردن بە هەمان شێوە یەکەم جاری بوو بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات. سەرۆکی لیستی بەرەیگەل لە پارێزگای سلێمانی پارلەمانتاری پێشووی بزوتنەوەی گۆڕان بوو لە پەرلەمانی کوردستان. لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا پەیامی ئاڕاستەی دەنگدەر و هەڵسوڕا و لایەنگرانی بزوتنەوەکە کرد بەهۆی ئەوەی بەشداری پرۆسەکەیان نەکردووە متمانەی خۆیانی پێبەخشن. من هەر سەربازەکەی خوا لێ خۆش بوو نەوشیروان مستەفام هەرگیز لە ئاکار و بۆچوونی عەدالەت خوازانەی ئەو لام نەداوە. یەکێتی لەسەر دوو ئاڕاستەکاری لەسەر فکر و بیری نەوشیروان مستەفا دەکرد. ژمارێک لە کاندیدەکانی لە ڕۆژانی بانگەشەی هەڵبژاردن بانگەشەی ئەویان دەکرد کە دەتوانن ئەوانیش پرۆژە چاکسازیەکان و بەرنامەکانی نەوشیروان مستەفا بۆ کەرکووک و ناوچە داڕێنراوەکان و بۆ مافە دەستوری و یاسایی و ئابووری و شایستەکانی هەرێمی کوردستان لە بەغداد بەدەستبێنن. لە بەرامبەردا جێگری سەرۆکی حکوومەت کە برای سەرۆکی یەکێتی و کوڕی مام جەلال بوو لە کۆبوونەوەیەکی بانگەشەی حیزبەکەیدا داوای لە دەنگدەران دەکرد دەنگ بە حیزبەکەی بدەن وەک لایەنێکی دەسەڵات و پێی وابوو ئۆپۆزیسیۆن سەرڕایبوونی کەسایەتیی کاریزمای وەک نەوشیروان مستەفا نەیانتوانی کاریگەریان هەبێت. ئێ باشە گۆڕان بە کەسایەتیەکی مێژووی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کاک نەوشیروان نەیانتوانی هیچ بکەن. ئایا ئەمانەی تر کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دائنن ئەمڕۆ ئایا هیچیان پێ ئەکرێ؟ ئەو وتانی تاڵەبانی ڕوبەڕووی رەخنێکی زۆری کردەوە لەسەر ئاستی شەقام و جەماوەر و لایەنگران و پیان وابوو ئەو کەسە لە نەشارەزایی و بۆ بانگەشەی هەڵبژاردن تووشی هەڵەیەکی گەورە بووە. تەنانەت میدیای پارتی دیموکراتی کوردستان وەڵامی ئەو ڕەخنە و قسە و بانگەشانەی قوبات تاڵەبانی دایەوە و بە ناحەقی پێناسەی کرد دژی سەرکردە و شۆڕژگێڕ و کەسایەتی کاریزمی و یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی و دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕان وەک یەکەم بزوتنەوەی مەدەنی ئۆپۆزیسیۆنی کاریگەر. ناحەق نییە بڵێ هیچی نەکردوو بۆ کورد. ئەوەندە بەسەر ئەو قسەیەدا تێپەڕ نەبوو بوو باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و کوڕی گەورەی تاڵەبانی ڕۆژە پێش بەڕێوەچوونی دەنگدانی گشتی دوای سەردانی ئارامگەکەی باوکی سەردانی ئارامگەی نەوشیروان مستەفای کرد لە گردی زەرکەتی شاری سلێمانی و نەوشیروان مستەفای وەک هاوڕێ و هاوخەباتی مام جەلال ناوبردبوو. جگە لەو لایەنانە عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بە هەمان شێوە لە بانگەشەی هەڵبژاردن بە ڕێزەوە ناوی نەوشیروان مستەفای دەهێنا و بەسنی هەڵوێست و فکر و بیرکردنەوەکانی دەدا بە تایبەت لەو قۆناغی کە پێکەوە لە بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی بەهێز بوون لە هەرێمی کوردستان. یادێکی خێری کاک نەوشیروان بکەمەوە کاتی خۆی کە 25 کورسیان هێنابوو نوێنەری ناردن بۆ لای من وتی مامۆستا ئێمە 25 کورسیمان هێناوە ئەو کات ئێمەش حەوت بوو چەند ئێمە ئامادەین ئێوە چی بڵێن پێکۆ بکەین. لە کۆتا ساتەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانیشدا دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەت هەرێم و یەکێک لە سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان بەشداری پرۆسەی دەنگدانی کرد و ڕایگەیان هەرگیز نەوشیروان مستەفا لەگەڵ بایکۆتی هەڵبژاردن نەبووە. کاک نەوشیروان هەرگیز ڕای بە بایکۆتی هەڵبژاردن نەبووە. ئەو دایمە لەگەڵەوە کە خەڵک بێ بەشداری چ کارێ هەبێ لەگەڵەوە کە خەڵک خۆی بچێ نوێنەرایەتی خۆی بکە لەگەڵەوە کە بێت خەڵک بە هێزی خۆی کە دەنگی خۆیەتی بەشدار بێ لە ڕەنکردنی سیاسەتی وڵاتەکەی خۆی و چۆنێتی بەڕێوەبردنیە.